ئەستا عەباس بەلە جان سادەکمان لۆ بینە ئەو هات بە قوربان حەیاتە تاقشم ئەوە بیتاقکە دەستخۆش بەزۆ ئەم پارەی سادەم لە ئەوە سادەکەمە ئەو هایە دوو مەرەگەشی لەگەرە گۆشتی لەگەرە سووری لەگەرە نانی لەگەرە سەڵاتەی لەگەرە ئەخە داوای گۆشتم نەکردی ئەو سادەکەم ئەو هایە 3000 ئی فەقیرانە ئی فەقیرانە باش ئەستا عەباس دەست خۆش بێت برا گەورەی بەڕێزی ئەمە خواردنە لە یەکێک لە چشخانەکانی نێو بازاڕی هەولێر کە دووش لەو سوب و برنج بە گۆشتەوە تەنها بە پارەی سادێک وەستا دەمێت باسی ئەوم بۆ بکەین چەند ساڵێوە لە چێشخانەیە کار دەکەن بۆچیش ئاوایە نرخەکەی بە قورئان ئەزمونەتی زۆرمان هەیە ئەزمونشمان زۆرمان هەیە لە مەطعەمی بەس ئەوە دێت ئێرە هەموو فەقیرە هەموو فەقیرە شاگردە شاگردی مێزیان هەیە موبایلانە زێڕنگرە هەموو فەقیر تێدەکەن یعنی ئەهلی بازار ئەهلی بازار هەموو دێن ئێران هەموو دێنەکەنەوە شەریکاتش دێنەکەن باشە ئاوا هەرزان بە 3000 دینار ئەو هەموو شتا چەند سوودی هەیە بە قورئان ئەمە دەمانە عالەمەکە سفادە بکە خازانجە چکەم بەس عالەمەکە سفادە چکە باشە ڕۆژانە لە کاژمێر چەند بۆ چەندەوە خواردنی بەخوایە لە ساعت 6 حتى ساعت 4 شەشی بەیانی 6 بێنە حتى ساعت 4 عەسری خلاص باشە ئێوە ئەگەر بەگشتی بڵێن برنج و دوو شلە و سوب و زەڵاتە و ئاو هەمووی بە 3000 دینار خەڵک تا چەند بەدلێتی کاتەن سوودی لێ دەبینی بە قورئان زۆر بەدڵیتی زۆر کەسێ دوعاش مالۆ دەکە ڕەحبەتش مالۆ دەنێری بەڕاستی يعني تاكل لبازاري مطعم حاج سمير اول هرزانيه مالي هرز مالي فقيري يعني كابر زار بس ساعات بيز بمدير امام عباس ما هذا لمنا ما كاكا خلاص بس ساعات 6 مليارين خلاص يجدك خلاص يجدك نامين يكش نامين خواردن ما نامين يا محمد خلاص باشا الروجانه چەند برنج و شت ئامادە دەکەن ئەگەر بقرعان ديار نيه بنزيكي بومباز بكي او ديار نيه بخوات ديار نيه ديار نيه روجانه دبني ڕۆژانە دەتوانین بڵین چەند مریشک ئامادە دەکەن مادەم بقرعان ئەوش دیار نییە اوش ديار نيه حسب بازار باشە مریشکەکە شەر مریشکی خۆمانە یا مریشکی نایلۆنە مریشک لایلۆنە تورکیە بەس دەرەجەیەک مریشک دەرەجەیەک لایلۆن دەرەجەیەک تورکی زۆر باشە ئەستاجان دەست خۆش بێت زۆر سپاس ئەمە قسەی گەورەی بەڕێزی عافێتتان کە لەنێو چێشتخانەی کار دەکات ئەو بازەڕ دەکات لە کاتژمێر 6 بیانەوە تاوەکو 4 ئێوارە خواردن با کراوەکان دەفرۆشن برنج بە گۆشتەوە لەلای ئەوان بە سادە حسابە